سڵاوتان لێبێت من ئەمڕۆ لە کارگەی کەلتوریم کە لێرە ڕێکخراوی ماڵی داهێنانی سوولی لێە ئەم ڕێکخراوە لە چەند بەشێکی جیاواز پێک دێت ئەو بەشانەش بێکمان لە ڕووی تەکنەلۆژیا و لە ڕووی پیشەییەوە کۆمەڵە پیشەی جیاوازی تایە ئەم پیشانەش بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە بتوانن زیاتر گەنجان سوودی لێ ببینن. ئامانجی من ئەوەیە کە بزانم کارکردنی ئەم ڕێکخراوە لێرە کردنەوەی ئەو خولە تایبەتانەیە کە بتوانن گەنجان لێرە بەبێ بەرامبەر بەشداری تیا بکەن و دوجار بتوانن پیشەیەک کارێک بۆ خۆیان بدۆستنەوە. ئەو کارە تا چەند سوودمەند دەبێت بۆ ئەو گەنجە، تا چەند ئەتوانێت دوجار لە دەرەوە لە شوێنێک کارێک بکات سەربەخۆ بێت و بتوانێت ئیشێک بۆ خۆی دابین بکات. بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین لەم ڕێکخراوەیە کۆمەڵێک گەنجیش بە خۆشحاڵیەوە بەڕێوێ بە زانیاریمان بنێ و بزانین کار و پرۆژەیان لە چیایە بۆ هێلەکەم ماڵن. خۆشەویستان، بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین لەسەر بەشە جیاوازەکانی ئەم ڕێکخراوەوە لەسەر ئەو داتانی کە هەیەن بۆ چەند خوێندکار لە لای ئەمان بەشداری کردووە ئێستا بە خۆشحاڵیەوە کاک مستەفا خالیدم لەگەڵای وەکو لێپسراوی کۆمەڵگا کە بتوانین زانیاریمان باتێ. سڵاو بەخێربێن کاک سەرکۆگیان، حەزەکەی فەرموبەر دانیشین تۆزێ باسی ڕێکخراوەکەمان بەخێربێن. بەخێربێن. کاک مستەفا بەخێربێن. زۆر سپاس. پێمان بڵێ ڕێکخراوی ماڵی داهێنانی سوولی لە چەند بەش پێکاتوە و کار و پیشەی ئێوە لێرە چییە؟ بەسەرچاو ئێمە ڕێکخراوی ماڵی داهێنانی سولین ڕێکخراوێکی ناوخۆین ئیش لە بوارەکانی تەکنەلۆژیاکەین. شوێنەکەمان لە ناو کارگەی کولتوری سلێمانیە کە شوێنێکە هەموو شوێنە هونەریانە و کولتوریانە و ڕێکخراوی ئاوا جیاوازی کۆ کردووەتە لە ناو خۆیان لە ناو جادەی سالمە. ئێمە ڕێکخراوەکەمان لە دوو شوێنێکی سەرەکی پێکێت. کۆورکینگ سپیسمان هەیە، شوێنکاری هاوبەشیە. لێرە ستارتەپمان هەیە، تەلەبەمان هەیە، فریلانسەرمان هەیە، خەڵکمان هەیە کە شوێنێکیان نییە ئیشەکانیان بکەن یان بۆ لامان ئەبن بە ئەندامی ماڵی داهێنان ئیتر ڕۆژانە لێرە کار و چالاکیەکانیانەکەن. ئەگەر ئیشێکی هەیە شتێکی هەیە هەمووی لێرەوە ئیکا. ئێمەش هەموو سەرویسەکانیان بۆ دابینەکەین کە پێویستیان بێ، کارەبایە، ئینتەرنێتە، خواردنەوەی ئەوانەیە، یعنی هەر ئەو بوو بە ئەندام ئەتوانێت بە سراحەتی خۆی شوێنەکە بەکاربێنە. لە عینەن کاتە لە ناو کۆورکینگ سپیسەکەمان ئۆفیسی پرایڤەتمان هەیە، ئۆفیسی تایبەتمان هەیە بە خەڵکە. لێن تۆ شەزانی بەعزی جا خەڵک بزنسەکەی پێشکەوتوترە یان شوێنێکی ئەوێ تایبەت بێ بەخۆی. ئیتر ئۆفیسەکانمان دابین کردو بۆ ئەو خەڵکی کە پێشکەوتوترە بزنسەکەیان و شوێنێکیانەوێت تایبەت بێ بە خۆیان، میتینگی خۆیان بەسراحەتی بکەن، خەڵکیان بۆ لە هاو بەسراحەتی بتوان قسەیان لەگەڵا بکەن و ئەوانە. دووەم شوێنیشمان پێوترێ میکر سپیس، لەوێ دروستگەیە کە ئامێری زۆر تایبەت و جیاوازی تایە کە لە ناو سلێمانیان نایدۆزیتەوە زۆربەی، وەکو 3D پرنتەر، CNC لیزەر کەتەر، لیزەر ئینگرەیڤەر. ئێمە 3D پرنتەرەکەی خۆمان زۆر شوێن نییە کە هەیبێ، زۆر شوێن نییە بتوانێت بەکاری بێنێ. چی شتێک بێت تەمێشکتەوە، هەرچی شتێک بێ ئەتوانی لەویا دروستی بکەیت. ئایا پرۆژەیەکە، ئایا شتێکە بۆ جوانکاری ماڵەکەتە، پارچەیەکی یەدەکە، شتێکە شکاوە لە ماڵتان ناتوانانی چاکی بکەیتەوە، هەموو شتەکان لەویا دروستەکرێت. باش، ئەمە هەموو بۆ ئەو خوێنکار و بەشداربوانەیە کە بیانوێ لێرە ئەو داهێنانە یاخودە و توانایی هەیەە لێرە بە ئەنجام بگێنن، ئەوشی کە گرنگە بەبێ بەرامبەرە. چۆنە ئەمە؟ کاسەرکۆگیان، ئێمە ڕێکخراوەکەمان لەلایەن حکوومەتی ئەڵمانیا و جایزەتەوە فەند کراوە لە سەرەتای ساڵی 2022 کە دەستمان پێکرد ئەوان پاڵپشتی داراییان کردین تا ئێمە بتوانین ڕێکخراوەکەمان بکەینەوە. لە عینەن کاتە ئەوان کە پاڵپشتی دارایی دەکەن بۆ ئەوەیە کە تۆ گەنجی شارەکەت فێر بکەیت. ئێمەش ڕێکخراوەکەمان پێوترێت ترینینگ ئەند دیڤەلۆپمنت. ترینینگ ئەند دیڤەلۆپمنت بەمانای ئەوەیە کە چی کارەماییەک هەیە لە بازاڕە، لە بازاری کارە پێویستە ئێمە ئەتوانین فێر بکەین. یاخود تۆ کەسێکی بیرۆکەیەکت هەیە ئەتەوێت دەست پێ بکەی بیکەی بە ستارتەپ، بیکەی بە بزنسی تایبەت بە خۆت، ئەتوانی لای خۆمانەوە دەست پێ بکەیت. تاوەکو ئێستا 800 بەشدار بوومان هەبووە لەوەتەی کە دەستمان پێکردووە، لە 165 دوای ئەوەی کە پرۆگرامەکانمان تەواو بووە یان دەستیان پێکردووە بە بزنسی خۆیان یان توانیویانە لە بازاری کارە کاریان دەستکەوێ. لە 125 مایەوە ئەوانە تەلەبەنجارێ لێنەمەش زۆر تەلەبەیەن بۆ ئەیرە کە کارەمای و شتەکان فێرە بن بەس جارێ ناتوانێت بڕوا ئیششت دەست پێ بکە و ئەوانەی کەیتر ئەکەوێتە سەر کەسەکە و نەیتوانی سەفەری کرد شتی کرد ئەوانە کەواتە تا لێرە بە تەواوەتی لە پیشەکەیە
خۆی نەبینێتەوە و تاقیکردنەوە ئەنجام نەیە لێرە ناڕوە بۆی کە بتوانێت کارێکی باش ئەکید زۆر باشە ئێوە بێگومان لەم شوێنەی خۆشتانە کۆمەڵی خوێندکارتاندایە کاریەکان لە بوارێکی جیاوازە توانێتی داهێنان بکە من سپاسی تۆکەم دەستی تۆ خۆش بێت دەستی هاوڕەکانیش خۆش بێت دوجار لە نزیکی شۆ لە شوێنی کارەکانە چەند خوێندکارێک قسەیان لەگەڵەکەین ئەم پرۆژانە بۆ ئەوان تا چەند سومبات. یەکێک لەو بەشداربووانە کە لەم ڕێکخراوەیە خاتوودیەیە با بزانین ئەو بە چی کارێک لێرە بەشدار بووە و لە چ خۆناغەکە خاتوودیە سڵاو لەوێ سڵاو لە تۆش بەخێر بێن زۆر سپاس پێمان بڵێ تۆ لێرە کە بەشدار بووی بە چ پرۆژەیەک و ئیشێکەکەی چییە؟ من چەندمانێک پێش ئێستا بەشداربووی گرین تێک بوتکان بووم و پرۆژەیەکم هەبوو پرۆژەکەم ناوی کوردیشە کە لە چێکڵی برنج جێگرەوەی کەلوپەلە سەفەری و پلاستیکیەکان دروست دەکەم کە هەمومانەزانین زیانی پلاستیک چەند زۆرە و لە ئێستا لە ڕێگەی خواردنە دلیڤەرەکانەوە چەندێک پلاستیک بەکارەهێنین ڕێژەکەی چەند زۆرتر بووە و پلاستیک چەنی ئەوێت بۆشی بوونەوە هەم زیانی ژینگەی هەیە و هەم تەندروستیش لە چێکڵی برنج قاب و کەوچک و پەرداخی سەفەری دروست دەکەم بۆی بخەینە بازاڕەوانە و جێگرەوەیەکی باش بێت و هەم نرخەکەشی گونجاوە. زۆر باشە ئێستا پرۆژەکە و گەیشتووە بەچی؟ پرۆژەکەم تاقیکردنەوەی لەسەرەکەم و پێویستمان بە پاڵپشتی و فەندە بۆی بیگەین شوێنێکی باش و بەرهەمەکەمان بخەینە بازاڕەوانە. زۆر باشە ئێمە دەستخۆشیت لێگەین زۆر سپاسانەکەم بە هیوای بەخێر هاتن سپاس ئیشەڵڵا. ئێستاش لە بەشێکی تری ئەم ڕێکخراوەیەم کام بە شاتوانین بڵێ بە شێوازێکی پراکتیکی لێرە کارەکان ئەکرێت و ئەنجام ئەدرێت هەر یەکە و لە پرۆژەی خۆیان بچە من دوو خوێندکاری کەم لەلایە کاویش کاکە دابان لەگەڵ کاکە ئەحمەد سڵاتان لێبێت کاکە دابان با بزانین پرۆژەکەی تۆ چییە؟ پرۆژەکەی من ناوی سۆڤێنسا کە ئامێرێکە پاژماوەی خۆراکیمان بۆ شیەکە دۆ بۆ کۆمپۆت ئەو پاژماوەی خۆراکی کە ڕۆژانە لە ماڵەوە دروستە بێت ئەم ئامێرە لە ماوەی تەنها 2 ڕۆژە بۆمە شیئەکاتەوە بۆ ئەو مادە سوداشە کە ئەتوانین بۆ ڕۆگەکان و دارەکانی ماڵەوە بەکاری بێنین کە بە سوودە بۆ گەشیان هەروەها ئەمانی سەرەکی ئێمە لەم پرۆژەیە کە پاژماوەی خۆراکی کێکێکە لە کەچە سەرەکیان بۆ پیسبوونی ژینگە و ئاوهاوەکەمان ئامازمان لەوێت کە کۆنتڕۆلی پاژماوەی خۆراکی بکەین لە ڕێگەم ئامێرەوە. دەستە خۆش بێت بە هیوای سەرکەوتن کاک ئەحمەد ئەم پرۆژەی تۆ چییە کە ئەندێت جابی بێت؟ پرۆژەکەی من ڕیوای بیناوە یعنی ژیاندنەوە ناوەشی لە خودی شەکەوە وەرمانگرتو چکە ئێمە ئەم وەیپانی کە ئێستا کێشێت و ناو گەنجانە زۆر بڵاوە پاتێکی تایە کە لیسیۆمە بۆ توانای ئەوە هەیە بۆ مای 5 ساڵیشکە بەڵام بە زۆری حەدی زۆری بۆ دەڕۆژ بەکارێت و فڕێت لێ ئێستا ئێمە اینەم وەیپانە کۆکەینەوە بۆی هەم زەرەر بە ژینگەش نەگەن چکان پاتیانە ئەگەری زۆرە گەر بگرێت و بێتەوەی ئاگرکەوتنەوە ئێمە وەیپان ناین کۆیەکەینەوە مادەکانیتی لێ جاکەینەوە بۆ ڕسایکلین بەکارین و پاتریەکانیشی لە دروستکردنی ئامریکا بەکارهێنین بۆ نمونە لایتێکمان دروست کرد بوو لێرە تەنها پاتی 5 بێ توانی بۆ ماوەی 3 ساعت و نیوی شات ڕۆنایەکی زۆر بەهێزیشی هەبوو. زۆر باشە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئەمانە هەمووی کاری باشە دەستان خۆش. بێگومان خۆشەویستان لە ناو ئەم ڕێکخراوە کە چەند بەشێکی جیاوازمان بینی بەشێکی جوانیشان دروست کردو وەکو شوێنی پشودان و وەکو بڵێ توانن لێرای قاوەیە بخۆنەوە یاخود لەگەڵێکان گفتوگۆ بۆ بکەن ئەمانە بۆ خۆی کەشێک دروستەکە کە بتوانن لێرە کار بکەن لەگە ئێستاە دوو خاتونم لایە کاوان شەریەکە پرۆژەیەکی تایبەت بە خۆیان هەیە ئەویش خاتو شەنگە و خاتو هێلینە سڵاوتان لێبێت. سپاس. خاتو شەنگە پرۆژەکەی تۆ چییە؟
پرۆژەکەی من کەپەفای پرۆژەی دروستکردنی کوپە لە پسکیت بۆ جێگرەوەی کوپە پلاستیکە ئەو کوپانەی چایتی ئەخۆینەوە تەقلیدیەکان ئەم کوپانە ئێمەوە ئازانین کوپە لە وەرەقاوە تا لە دار دروست کراوە بەڵام لە ڕاستیە لە ناو بەشی ئەم وەرەقەیەوە چینێکی پلاستیک هەیە و ئێمە لە ناو ئەو چینە پلاستیکەیە چاو قاوەکانمانە خۆینەوە لەم حاڵەتەیە چی ڕۆیە کاتە ئێمە قاوەیەگە چایەکی گەرم یەکێنەوە ئەم کوپانەوانێ بەر ئەم پلاستیکاکە ڕێژەیەکی زۆر مایکرۆپلاستیک خاتە ناو چاو قاوەکەمانەوە ئێمە خۆینەوە چتە جەستەمانەوە ئەما بێتە لە ماوەیە کە ئەبێتە هۆی ئەوەی هۆڕۆنەتەکانمان بگۆڕێ لە جەستەمانە ئەمێنێتەوە ئەم پلاستیکە ناڕوە تووشی نەخۆشیەکانمانەکە بۆ ئێمە بێمان لە چی کردەوە بیرم لە کەپەفای کردەوە کەپەفای ئەم کوپانە دروستێکی زۆر چێژبەخشە زۆر خۆشە هەستێکی زۆر جیاوازە تۆ هەم قاوەکەتە خۆی دوای کوپەکەشە خۆی سوودی چیانی تۆی زیانە تەندروستی خۆ نایی زیان لە ژینگە نادەی پاشەڕۆ لە ژینگەیە کەمەکەیتەوانێ دەست خۆش بێکەواتە بە یەک جارەتوانی تۆ ئەم قاوەیەکیش بخۆیت و هەم پسکیتیش بخۆی ئەوە یارمەتی ژینگەشە و یارمەتی خۆشەیە دەست خۆش بێت خاتی هێلین پرۆژەکەی تۆ چییە؟ پرۆژەکەی من ناوی دارسانە دارسان پرۆژێکی ژینگەیەکەوە هەڵدەستێت بە زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ وەرگرتنی هاوکاری لە دۆستانی ژینگەوە جا هاوکاریەکە بەبەخشینی کات بێت وەکو خۆبەخش یاخود بەبەخشینی پارە بێت جا بۆ مەبەستەش دارسان هەڵدەستێت بە دروستکردنی وێبسایتێک کە لەنێو وێبسایتەکەدا کار و چالاکیەکانی هەم بە دۆستانی خۆی نیشان ئەداتەوە و هەم هاوکاریەکانیشی لە دۆستانی خۆیەوە وەرئەگرێت و یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی وێبسایتەکەمان بریتیە لە بازاڕەکەمان لەنێو بازاڕەکەماندا کاڵای ڕۆژانەی پێویستی ڕۆژانی مرۆڤی تێدایە و کە هەر کەسێک بە بازاڕیکردن لە نێو بازاڕەکەماندا دەتوانێت درەختێک بچێنێت ئەمەش بۆ ڕێگایەکە بوو بە کەلتورکردنی چاندنی درەخت زۆر باشە دەستان خۆش بێ سپاس خۆشەویستان ئامانجی من لەم ڕێکخراوە بۆ ئەوەی کە توانە و بەهرەی ئەم گەنجانی کە لێرە کارەکەن و پرۆژیان هەیە بیخەینە ڕووبەوەی کە ئەو گەنجانی کە ئێستا کاریان نیە پرۆژیان نیە بەڵام توانن لە بوارێکە خۆیان ببینەوە ئەتوان لەم ڕێکخراوە کار بکەن بێن لێرە کارەکانیان جێبەجێ بکەن بۆی ببنە خاوەنی پیشەیەک لەوەی کە من بەدەستم گەیشت لەو دەرئەنجامەی کە ئەم گەنجانە کارەکانیانەکەن هاوڕێی ژینگەشن کە ئەتوانن سوتێکی باش بە ژینگە بکێنن هیوادارین کە ئێوەش کاتێکی خۆشتانە بێت و خواتان دەکەم